ترسی گەنج لە چوونە ناو پرۆسەی هاوسەرگیری ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێکی سەرەکی لەوانە هۆکاری مادی، بێکاری، نەبوونی داهاتێک یاخود موچەیەکی ماهانە چ لە کەرتی تایبەت چ لە کەرتی گشتی. ئەوانەش کە لە کەرتی تایبەتن حکوومەت بە یاسا کەرتی تایبەتی ڕێک نەخستەوە، بەڵکو خاوەنکار لە کەرتی تایبەتە بە میزاجی خۆی بڕیارەیە چەند ڕۆژ و چەند مانگ فلان کارمەندە بمێنێتەوە و کەی دەربکرێ و فایز بکرێ. هیچ یاسایەک دەستی ئەو خاوەنکارە ناگرێ بڵێت تۆ بۆت نییە بە میزاجی خۆی ئەو کارمەندە یاخود ئەو کرێکارە بمێنێتەوە کە دەریەکات و پەرێشانیەکە کاتێک کە گەنج ئاها بیرەکاتەوە و لەلایەک شەوە زمانی ئیجتیماعی نییە، هیچ بژێویکی نییە. دواییش ئێستا کەمینی کۆمەلگا بە باشی ماوەتەوە زۆرینەی خراپە. ئەمەش هۆکارێکی ترەکە بیرێکاتەوە متمانە نەماوە ئەڵێ خەڵکی خراپ ئەوەنە زۆر بووە، نمایش ئەوەنە زۆر بووە، کاکڵەکەش هێراوەتەوە هەمووی بەڕووکەش کوڕی باشە و کچی باشە و ئافرەتی باشە، بەڵام کە چیتە ناوەڕۆکیەوە ئەبێ لوتە بگری. باسی ئینە کرد مادە و کرد، ینی کە مادە هۆکارێکە. دووەم شتیش متمانەیە، متمانەیە بەشێکی گەنج ڕەنگە کێشەی مادەش نەوێ، بەس ئەڵێ سیخەم بەوە نیە ترسم هاوسەرگیری بکەم و تووشی جابوونەوە بم، چونکە جابوونەوە لە هاوسەرگیری زیاترە لە ئێستاوانی ڕێژ جابوونەوە، یاخود کچێک ناتوانێت بڕار بە هاوسەرگیری بکە لەوا ترسێ کە تووشی جابوونەوە تەلاق بێت. بۆچی ئەم بێمتمانەیە لاو گەنجانە دروست بووە، ینی کە زەواجی نەکردووە دڵی لای جابوونەوەیە. لەبەرەوەی هۆکاری زەواجەکە یا چاولێکەری بووە بۆی کچەکە نەبێ بە قەیرە و لە کۆمەلگا بە چاوێکی کەم سیر نەکرێ و نەبێ بە قەیرە و دواتریش نەتوانێت هاوتەمەنی خۆی زەواج لەگەڵا بکە، ناچارە هەر چۆنێک بێ ئەڵێ خراپیش بێ لەگەڵ یا زەواجەکەم بەشکم خوا باشی کایان گرنگەوەی زەواجەکەم و بێوەژن نەبم و چیتر خەڵق قسەم لەسەر نەکا بڵێن تۆ بۆ زەواج ناکەی بۆ قەیرەی. بڕیارێکی دروست نییە، بەڵام کەزانیی کۆمەلگای ئێمە نە قوتابخانە نە پەروەردە نە دایک و باوک بە ئەرکی پەروەردەی خۆیان هەڵنەساون، بەس بە ئەرکی بەخێوکردنیی مادیانە هەڵساون، پەروەردەی ڕۆحی نەکراون. ینی ئێمە باڵخە بین کچەکانمان ئازە ببن بەڵام لە ڕووی ڕۆحیەوە پەروەردە نەکراون بۆ زەواج، یعنی چیکڵدانەیە هەر نییە، یعنی بەرگە یەک مناقەشە ناگرێت لا بێ قسەی خۆی بێ سازش بۆ ئەکبەر واحد ناکە.